هنرمند موزیسیان سید احمد وانزی لێرەوە پابندبوونی خۆم دەردەبڕم بەرامبەر بەڕێنمایی تەندروستیەکان لەسەر ڤایرۆسی کۆرۆنا. بۆیە لێرەوە داوا لە خەڵکی کوردستان دەکەم بەگشتی بە هیچ شێوەیەک لە ماڵەکانی خۆتان دەرنەچن و لە ماڵەکانی خۆتان بمێنەوە، چونکە کوردستان بە قۆناغێکی زۆر هەستیاری و دژوار تێپەڕ دەبێت. داوا ئەوەی خۆشەویست دەکەم بە هیچ شێوەیەک لە ماڵەکانتان دەرنەچن و هاوکاری دام و دەستگا حکومی پۆلیس و ئاسایش بکەن و هاوکاری وەزارەتی تەندروستی بکەن لە ڕێنماییەکانیاندا و ئینشاءڵڵا لە داهاتوویەکی زۆر نزیک بتوانین زەنجی سەرکەوتن بەسەر ڤایرۆسی کۆرۆنا لێبێن و گەورەترین ئاهەنگ و کەرنەڤاڵ بجێڕین و ژیانیش بگەڕێنینەوە دۆخی زارانی خۆی وەکو زاران ئێمە بتوانین ژیانی ئاسایی خۆمان بەڕێوە بەرین. من کامەران سوبحان نووسەر و ڕۆژنامەنووس هاوڵاتیانی خۆشەویست هیوادارم هەموو لایەک پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن و هەمومان لە ماڵەکانی خۆمان بمێنینەوە نینە دەرەوە بۆ ئەوەی بە دوور بین لە ڤایرۆسی کۆرۆنا. ئەم ڤایرۆسە ڤایرۆسێکی کوشندەیە و هەموو دنیای تەنیوە. تاکە هۆکار و تاکە بەرگری بتوانین پارێزگاری لە تەندروستی خۆمان بکەین، ڕاگررتنی پاک و خاوێنی و مانەومانە لە ماڵەوە. بۆیە دەڵێم هەمومان پابەندی ڕێنمایە تەندروستیەکانین و هەمومان لە ماڵەکانمان دەمێنینەوە بە هیوای سەرکەوتن و بە هیوای خۆپارێزی بۆ هەموو لایەکمان. مرضى كورونا چێبووی ئەڤ عالم و دنیا هەموو ژبەر کەتە تایدا و هەموو إرشادات وتعليمات وزارة الصحة ومنظمة الصحة العالمية اتكن والمالا خدا أدرونين عزلتكن إجعالمي هموكي أو ناشنا التجمعات وحظر التجوال شيكرينا العالمي هموكي أو دستي خورناغنا دستي يكيدا مصافحينا نيكي أو ناشنا جاويكي اجبر تندرستيا خو وقتي هكذا هو از المالا خدا بم هنگي نبس فقط از اجبر صحتا خو از المالا خدا بم اجبر زارو كدمه اجبر جينار ما اجبر كامبا هكذا زيتي دا اجبر مجتمعي هكذا زيتي دا.